بەهۆی نەخۆشیەوە زۆربەی ماسی پرۆژەکانی تەقتەق دەمرێن. زیانێکی زۆری مادیش بەر خاوەن پرۆژەکان کەوتووە. نەخۆشیەکە بەهۆی جۆرێک کە ڕوو ڤایرۆسەوەیە، تووشی ماسیەکان دەبێت و دەیان کوژێت. نیگەرانی خاوەن پرۆژەکان ئەوەیە تا ئێستا وەزارەتی کشتوکاڵ هیچ لیژنەیەک یاخود تیمێکی پزیشکی بۆ چارەسەری ئەو کێشەیە نەناردووە. وەڵاهی من بەتەنیا زەرمەند نەبوویم، هەموو عالەم زەرمەند بووە لەبارەی ماسیەوە، لەبەرەوەی نەخۆشی زۆرە، کەس بەهاناوەمان نایە، کەس ناپرسێ، نە زراعە، نە حکوومەت، نە پەرلەمان، نە ئێرە، نە بەغداش. لەبەرەوەی خەرک زەرێشی زۆری کردیە لە ماسی بە تایبەتی، هەتا ئێستا لوزنێک نهاتیە، مەسەرەن خەبیر بێ، برێن زانا بێ یا دکتۆر بێ لێ بپرسێتەوە برێ ئەو نەخۆشیێت چییە و عیلاجەکەشی چییە. وڵاهی داوا لە هەمویان دەکەین کە لوزنەیەک بنێرن بۆ ئەو منتیقە بزانن ئەو نەخۆشیێت چییە و عیلاجەکەی چییە. وەڵا هیچ کەسێ نەهاتوە، ئێمە ساڵانەوە وەزعەکەمان ئاوایە، حکومەتی هیچ هاوڕێک لە فەلاح ناداتەوە بە دەرمانێک، دکتۆرێک، ڤێتەنەری شتێک کە بزانێ مەسەن هۆکاری چییە. هەر کەسە دەبێت بە تەمای خۆی بێ، بە تەمای حکومەت نەبێت، چکە حکومەت هەر خۆی بوونی نییە، هەر بە پێی یاسا بوونی نەمایە. ماوەی هەفتەیە کە بە معدەلی ڕۆژانە 100 ماسی 150 ماسی فڕێدەین. بەڕێوەبەراتی کشتوکاڵی ناحیەکە دەڵێت زیاتر لە 1000 پرۆژەی ماسی لە دەوروبەری تەقتەق دروستکراوە. بەشێکی زۆر لەم پرۆژانە تا ئێستا ماسیەکانیان نەخۆش کەوتون و لە ناوچوون. ئەو نەخۆشیانش دوو نەخۆشییان کە ڕووە کە پەیوەندی ڕاستەخۆی یەکەم کە گۆڕانکاری کەشوهەوایە، دووەمیان لەوانەیە پەیوەندی ڕاستەخۆی بە پاکوخاوێنی ئاوەکە هەبێ، دووەمیشیان مەسەلەی ڤایرۆسە، ئەو ڤایرۆسە ئەو ماسێکە تووشی دەبێت زیاتر خەڵبی سوور دەبێتەوە، دەسێ سوور دەبێتەوە لە لێواری حەوزەکانە خۆی دەخشێنێ و وەکو زۆرێک لە داخورانی پێستەکەی توش دەبێ و دەبێتە هۆی مردنی. تاوەکو ئێستا هیچ لیژنەیەکی وزاریان هیچ لیژنەیەکی تەندروستی نەهاتووە کە لێکۆڵینەوە لە ئەو جۆرە نەخۆشیە بکەن. بەڵام خاوەن پرۆژەکان داوا لە حکومەتی عێراق دەکەن لیژنەیەکی ڤێتەنەری پێک بهێنرێت و سەردانی ناحیەکە بکات، چونکە نەخۆشیەکە ساڵانە دووبارە دەبێتەوە. دەوترێت هۆکاری نەخۆشیەکە بەشێکیشی بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا و ئاوەیە. لە کاتی گۆڕانی وەرزەکان ئەم نەخۆشیە بڵاو دەبێتەوە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، ناحیەی تەقتەق.